هەژد مانگ بەر لە ئێستا لە گوندی ئاشی بارام لە ناوچەی شارباژێڕی باکووری سلێمانی کەسێک بە ناوی یادگار ساڵح لەسەر کێشەی زەویوزار دەکوژرێت کە سوکارەکەی لە دادگای شارۆچکەی چوارتا سکاڵای یاسایی لەسەر تۆمەتبارەکە تۆمار دەکەن بەڵام تا ئێستا دادگا نەیتوانیوە کەیسەکە یەکلایی بکاتەوە کە سوکاری قوربانیەکە هاتوونەتە بەردەم دادگای سلێمانی و داوای سەروەربوونی یاسا و ڕاپێچکردنی تۆمەتبار بۆ بەردەم دادگا و وەرگرتنەوەی مافەکەیان دەکەن یەک کەس ناوێرە بچێ بێنێ دوێنێ حاکمەکە بە منی وتی زوڵمتان لێکراوە زوڵمتان لێتی وەڵڵاهی ئەزانم کە زوڵمتان لێکراوە زوڵمێکی گەورەدان لێکراوە من وەرەقەم بۆ هاتووە فەرهاد ڕەحیم ئەبێ لەو کەیسە بچێتە دەرەوە بەڵام ئێمە من دڕانومە ئێمە سپاسی حاکمەکەی چواتاگەن کە وتی من دڕانومە نەکردووە بەڵام لەناو شاری لە سلێمانی و لە محکەمەی ئێرەوانە ئیشەکان بۆ تەرتیب کردووە من لێرەوە داوا لە کاک پاڤڵەکەم داوا لە کاک قوباتەکەم داوا لە سەرۆکی حکومەتەکەم ژیانی ئامۆز دوو ئامۆزاکەی ترم دوو براکەی تری شەید یادگار هاتوویان ئامۆزا من ژیانیان لە مەترسیایە ژیانیان لە مەترسیایە سابیر ڕەحیم چوو سابیر ڕەحیم لە هەشتی دوانزەی ساڵی ڕابردوو کە سوکاری یادگار لە دادگای چوارتا سکاڵایان تۆمار کردووە بەڵام دەڵێن دادگای سلێمانی فەرمانی گرتنی تۆمەتبارەکەی هەڵوەشاندۆتەوە لە کاتێکدا تۆمەتبار بە مادەی 406 تایبەت بە کوشتن فەرمانی گرتنی هەیە دایکی یادگار بەدەم گریانەوە داوا لە بەرپرسان دەکات یاسا لە کەیسەکەیان سەروەر بێت براکانم هەر ڕۆژنا ڕۆژە ڕاپێچەکەن بۆ چوارتا لەبەرچی ئێمە لێمان کوژراوە برامان کوژراوە بۆ براکانی کەم خەریک نەکوژن گیان محاولەی ئاکە ژیانی دیەکان تەقانوە شکاتیشیان لێکراوە دادگا هیچی بۆ نەکردووی ڕەبی نەزوولەم چێتە لایە خوایە ڕەبی و خوایە قمسێنێ خوا قمسێنێ وەک باوای لە من کە جەدی سوتان و نۆدا لە ماگە ژیانی من ئەم شەش کچەم کوڕ و کەس و کارم نییە خواقی ئەوە لە ماڵی مام جەلالە بۆ خوا قمسێنێ خوا قمسێنێ ئاگە لە ناوی جەرگم بەر بووە ڕەبی دەڕی ڕەبی و حەمە بە کۆی زەقاڵی و منیاوا لێ کرد با کەیسەکەمان بەلاڕێیان نەبن کەیسەکەمان جوابمانە لە چوارتا قفڵ بووە تکال لە یەکەم 5 ئایلە سەرگەردانە من خۆم قوربانی ئەو کەیسەم خاوەنی 5 مناڵم تا ئێستا دەیان کەیسی کوشتن لە دادگاکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە یاساناسان و ڕێکخراوەکان گلەی و گازندەی زۆریان هەیە لە سەروەرنەبوونی یاسا و دامەزراوە یاساییەکان کە ئەوەشوا دەکات هاوڵاتیان متمانیان بە دامەزراوە یاساییەکان نەمێنێت چونکە ناکرێت یاسا هاوشێوەی تۆڕی ماسی بێت تەنها بچووکەکان ڕاو بکات و گەورەکانیش لی دەرباز بن. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.